بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام ورحمة وبركاتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئێمام ساڵ بەهارێکی درێژخایەنمان بردەسەر، هەرچەندە بەهار خۆی کورتە، بەڵام سوپاس بۆ خۆی گەورە لەسەرە و هەموو ناز و نیعمەتی باران و ئەو هەموو نیعمەتە جوانەی کە لە کوردستانە یاویتی بە ئێمە و ساڵێکی پڕ بەرهەمی باران و ڕەحمەتی ئاسمان بەڕاستی ئەوەی پیشانداین کە بەهارەکەمان زۆر درێژ بوویەوە. بەڵام لە ئەساسا خۆی بەهار هەر کورتە، تەمەنی ئینسانیش بە هەمان شێوە کورتە و زۆر گەینە هاوینی تەمەن و بەرەوپایی زوزستان و کۆتایی ئەم عمرەی دنیا ڕۆین. حەزمان کرد بۆ ئەم بەرنامە زۆر تایبەتە لە خزمەت مامۆسای ئازیز و خۆشەویستمان جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی ڕۆژبەیانیە لە خزمەتیان بین و باس و خواسێک لەسەر ئەم باسە زۆر گرنگە و ئەم تەمەنە جوانی کە خوا وەک نیعمەتێکی زۆر گەورە دوای ئیمان تەمەنیاوە بە ئێمە و ئەم سوپاسگوزاری ئەم نیعمەتە چۆن بین لە خزمەتی جەنابی مامۆستای. مامۆستای خوا بەخێر بن. خۆی گەورەی ڕازی بێ قوربان. زۆر سوپاسانەکەم، سوپاسی لەفستانەکەم، سوپاسی مانەبوون و عەزیەتەکانتانەکەم. خوا بەخێر سەر چاوەکان. سوپاسانەکەم. مامۆستاگیان ئەمساڵ لە بەهارە زۆر بەرنامەی جوانمان کردووە لەگەڵ ئەم برا ئازیز و خۆشەویستانە. بەڕاستی بەهارەکەمان زۆر جوان بوو، بەڵام هەر کۆتایی هاتەوە تا دنیا وردەوردەیتر زەر دەبێت و پوش و پەڵاش و هەموو ئەبێ بە زۆر جار ئاگریشەی سووتێنێ. ئەم تەمەنە چۆن سوودی لێ ببینین؟ ئێمەش تەمەنی ئینسانیش هەر بەهارێکە و خۆی گەورە نیعمەتێکە ئەیات و بە تایبەتی گەنجێتی ئینسان زۆر کورتە. وەختی لە ئەکەیتەوە ئینسان بە گەنجێتی نەماوە. ئەم پێتەڵە مامەوە پێتەڵە خاڵە وردە دەتێتە گەیان کە تۆ گەورە بوویت و ڕۆشتووە. چۆن لە عمری ئینسان بگەین، چۆن هەموو عمرێک هەموو هەر چۆن وەرزەکان هەر یەکەی نیعمەتێکی زۆر گەورەیە و هەر یەکەت شتی زۆر جوانی تایە. تەسەوڕەکە ماوەسا تەمەنیش هەروە بێت، یعنی ئەگەر کەسێک لەسەر خواناسی و سەڵاحەت پیر ببێ، پیرەکەیشی بەقەو گەنجێکە ڕەنگە خۆش بێ، بەس چۆن لەم عمرە تێ بگەین؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، درود و سەڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەری ئازیز و خۆشەویست و نوری چاوەکانمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، لەسەر گیانی ماڵ و خێزان و یار و یاوەران و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوای. جەنابی مامۆستا زۆر سوپاسانەکەم بۆ ئەم لێقایە، خی گەورە پاداشتی بەخێرتان باتەوە. باسی تەمەن و کات یەکێکە لەو باسە هەرە گەورە و گرنگانەی کە بەڕاستی حەقوایە هەموو تاکێک، هەموو مرۆڤێک خۆی بۆ خۆی ئاگای لەو تەمەنەی بێکەتیایەتی، بە تایبەتی ئینسانی ئیماندار، بە تایبەتی ئینسانی پەیامدار، بە تایبەتی ئینسانێکە لە خەمی دوڕۆژی خۆیان بێ، زۆر پێویستەکە کە زۆر ئاگای لە کاتی خۆی بێ. سەرەتا کات جەنابی مامۆستا ئەگەر بچینە خزمەتی قورئانە بینین پەروەردگاری عالەم لە چەندەها شوێنی قورئانە سوێنی بە کات خواردووە. ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئێمەی ئومەتی قورئان، ئێمەی ئەهلی قورئان ئاگامان لەم شتە بێ کە پەروەردگاری عالەم سوێنی پێخوا، لەبەر گەورەی، لەبەر عەزەمەتی، لەبەر ڕێزی، لەبەر حورمەتی پەروەردگاری عالەم ئاوا سوێنی بەو کاتانە خواردووە. مەسەلەن فەرمێ وەالضوحا، فەرمێ وەالفەجر، فەرمێ وەاللەیل، مەسەلەن هەموو ئەمانە وەالعەسر، ئەمانە هەمووی کاتن کە پەروەردگاری عالەم تیا سوێنی خواردووە. هەر عیبادەتەکانیشی سبحان الله، بە تایبەتی ئەو پێنج عیبادەتانەی کە لەسەر ئێمە واجب کراوە، سبحان الله هەرێکی پێویست کراوە بە کاتێکەوە. مەسەلەن بۆ نمونە نوێژ، پەروەردگاری عالەمە فەرمێ ئین الصەلاة کانت علی المؤمنین کتابا موقوتا، زانایان لە بەرامبەر کتابە فەرمێ وەقتە مەعلومە، کاتێکی دیاری کراوە. یعنی ئەم نوێژە تۆ کاتێکی دیاری کراوە، ئەتوانی لە ماوەی ئەو کاتەیە پەیوەندی بکەی لەگەڵ زاتی حەق تەعالایە. یعنی بۆیە بەشێک لە زانایان کە ڕەئیان وایە نوێژ قەزا ناکرێتەوە لەسەر ئەو بۆچوونەن، ئەڵێن کاتێکی دیاری کراوە مەجالێکەیە کە تۆ پەیوەندەکەت بکەی لەگەڵ خوای گەورەیە. یعنی وەلیلله المەثل الأعلى، وەکو کەسێک چۆن بڵێ لە سەعادەوە نەبوو ئەوەنە کاتی تۆیە، ئیتر تۆ ئەتوانی بێیت لێقای خۆت بکەیت. بەڕاستی نوێژیش ئاوایە، یعنی جا مەبەستمان لێی کاتەکەیەتی. کات ئەوەنە گرنگە پەروەردگاری عالەم حەجی ماڵی خۆی، حەجی ماڵەکەی لە کاتێکی دیاری کراوە داناوە، ڕۆژوو لە کاتێکی دیاری کراوە دانراوە، حتا زەکاتیش لە کاتی دیاری کراوە دانراوە، بەڵام کاتەکەی پەیوەستە بە سەری حاصلی ماڵەکەوە.
جا هەر یەکێک لەمانە بەڕاستی کاتە جا بۆیە کات بەڕاستی زۆر زەرورە و زۆر گرنگە بە تایبەتی ئینسانی ئیماندارە بێت زۆر ئاگای لە کاتی خۆی بێت چونکە ئەوەی لە ڕۆژی قیامەتە پەروەردگاری عالم وەکو پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم فەرمێ هەنگاوێ ناکەین بە دوو هەنگاو ئیلا خوای گەورە چوار دانە پرسیارمان لێکە دوو دانە پرسیاریان لەسەر کاتە لەسەر تەمەنە لەسەر عومرە یەکەمیان پەروەردگاری عالم پرسیارمان لێکە فەرمێ کەسی فلانی فلان کەسی کوڕی فلان کەس ئەو گەنجێتیەی پێم دای چیت لێک چونکە گەنجێتی بەشێکە لەو تەمەنە بەشێکە لەو کاتێک کە پەروەردگاری عالم بە ئێمە بەخشیوە ئەفەرمێ چیت لێک ئەبێ وەڵامێکمان هەبێ بووی یعنی بەڕاستی ئێستا کە ئەبینین ئەم هەموو گەنج و لاوە کاتەکانی خۆیان ئاوە بەزایعەیە تەمەنی خۆی ئاوە ئەسووتێنێ حەق وایە بەڕاستی ئەم فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەرچاو بێ چۆن جوابی خوایەیتەوە چۆن لە حزوری ذاتی حەق تەعالای ئەوەستی و جوابی ئەو پرسیارە ئەیتۆ پرسیار لێکا پەروەردگاری عالم ئەو گەنجێتی خۆت لە چیا سەرف کرد ئەو تەمەنەی خۆت لە چیا سەرف کرد دوایی پرسیاری شەکرێت لە هەموو تەمەنەکەی کە تایە ئێمە لێپرسراوین لی طبعا ئێمە لە بەشێک لە تەمەنمانە لێپرسراوین گاکشێکیان لەو بەشەی کە مناڵین ئێمە لێپرسراونین لەو بەشەی کە ئاگامان لە خۆمان نییە وەکو خەو ئێمە لێپرسراونین لەو کاتانەی کە مەسەلەن بۆ نمونە فیکرمان لای خۆمان نیە بێهۆشین ئەوانە لێپرسراونین بەس لەو کاتێک کە وجود دەدەیە و عەقڵ حازرە و بیرکردنەوەمان حازرە و لەسەر خۆمانین دڵنیا بە ئەو کاتە حیسابی لەسەر لە ڕۆژی قیامەت ئەمانە و دەیان و سەدان نمونەی ترمانەیە لە قورئانە لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵگەن لەسەرەوەی کە کات چەندێک گەورە و گرنگ و مهمە بەڵێ ماوەسا گەنج ئێمە لە گەنجێتیە چی بکەین باشە ینی سە کەسێکە گەنجە لە تەمەنی بیستەکانە تا سیەکان حتا چلەکانیشتە تەمان هەر وەکو گەنجێکی باش حساب دەکرێ بۆ قیامەتی خۆی هەتا بۆ دنیای خۆی یعنی چی بکات ئیسیسماری ئەو کاتە باشە بکات و ئەو عمرە باشە بکات کە دوای ئەسەفی بۆ نەخوا بڵێ بەڕاستی خۆزگە لە گەنجێتیە ئەوم نەکردایە ئەوم کردایە خۆی وەک جەنابەت فەرموو تەمەنی گەنجێتی تەمەنی زێڕینی ئینسانە بەڕاستی ئەتوانێت لەو تەمەنی گەنجێتیە حتا یعنی سبحان الله یەکێک لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوایە شاب بوو نەشئەت و فی عیبادەتی لای گەنجێکە بە گەنجێتی گەڕابێت و بۆ لای خوای گەورە جا وەکو جەنابەت فەرمووت گەنج چۆن بتوانێت ئیستیسماری ئەم کاتەی خۆی بکە گەورەترین هۆکار ناسینی ئیشەکەیە یعنی ئێمە گەنج و لاوەکانمان خۆمان هەمومان وەڵام وەک پرسیارەکەی جنابەت دەربارەی گەنج و لاوە لەگەڵ کاتەکەیە ئەبێ گەورەی و گرنگی ئەم گەوهرە بزانێت کە کاتە چونکە ئەگەر ئێمە بە ئەنازی گەورەیەکەی بە ئەنازی گرنگیەکەی کات بیناسین بە دڵنیاییەوە زۆر ڕێزیلەکرین ئێستا هەمومان ئەزانین ئاڵتون مادەیەک و کاڵایەکی بەنرخ سێکە چۆن ڕێزیلەیەکی سێکە چۆن ئەپارێزری سێکە چۆن تەعاملی لەگەڵ ئاکرێ حتا ئەو قەپانەی ئەی ئاڵتونی پێکێشرێ جیاوازە لەگەڵ ئەو قەپانەی کە تەماتۆبامی پێکێشرێ زۆر حیاوازە بۆ ئەمە شتێکی زۆر حەساسە ئەبێ قەپانەکەیشی ئەبێ دوکانەکەیش ئەبێ دیکۆری ئەو شوێنەی کە تایەتی بێ هەمووی بەهۆی ئەوەیە بۆ چونکە ئەوە شتێکی گەورە و کرێت کەسەکەش بە ناویترەوە ناسرێت جا ئەگەر ئێمە نرخی کاتمان زانی گەورەی کاتمان زانیمان ئەو کاتە دڵنیا بین لێی کە هەموو سەرۆت و سامانی دنیای ئێمە بێ بیبەخشین لە پێناوی خوایە بیبەخشین بە کەسێک بڵێنی یەک چرکەی پێش ئێستەمان بۆ بیرۆ نە یەک ساعت بۆمان نایەنێتەوە کۆتایی پێهات وەکووە فەرمی ڕوفیعەت الأقلام وجفت الصحف بۆیە گەورەترین و با بڵێن گرنگترینەوەیە کە ئێمە گرنگی کات بزانین ئەگەر گرنگی کاتمان زانی ئەو کاتە زانی چۆن بەکاری بینی خاڵی دووهەم بۆ بەسەربردنی کات بە شێوەیەکی جوان هاوڕێ زۆر گرنگە هاوڕێ زۆر گرنگە لە ژیانە بە تایبەتی گەنج و لاوەکانمان بۆ بەسەربردنی کات یعنی نازانم هەنێت دەستەواژە بەکارەهێنرێ بەڕاستی ئەم دەستەواژانە زۆر دەستەواژەی ترسناکەن یعنی کەسێ بە کەسی ئەڵێ وەرە با تۆ زێ کات بکوژین وەرە خۆم کاتە تەواو نابێت
يعني ئەمانە ماوەسا کە بیری لێەکەیتەوە کە ئەیەی لە میزانی شەر کە سەیری پێشینانی ئێمە ئەەکەی چۆن لەگەڵ کاتا بوون، چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ کاتا کردووە، چۆن لەگەڵ کاتا ژیاون. بەڕاستی کاتێ بیش لە موشە ئەەکەیتەوە زۆر جیاوازن، زۆر فەرقیان هەیە. جا بۆیە بەڕاستی هاوڕێ زۆر گەورەیە. هاوڕێ ئەتوانێ بمان با بەرەو باش، هاوڕێژ ئەتوانێ بمان با بەرەو خراپ. یا وەیلەتە لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلە. یەکێک لەو کەسانەی لە ناو دۆزەخایە، لە ناو عەزابی خوایە، لە ڕۆژی قیامەتە تەمەنا چیەکە؟ تەمەناکە ئەڵێ خۆزگایە، ڕەفیقی ئەوم نەکردایە، ئەو ئاوای لێکرد، ئەو ئاوا منی بەسەر هەڵەیە بن، ئەو کاتی منی کرد، ئەو دەستی منی نەگرت بۆ شوێنێکی باش. جا بۆیە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم فەرمێ المرء على دين أخيه خليل فلينظر أحدكم من يخالي. فەرمێ ئینسان لەسەر دینی هاوڕێکەیەتی. جا ئێستا هاوڕێی تر پێیا بووە. جاران ئەگەر کەسێک یعنی لە خۆمان با بڵێن برادێکمان بواە هاوڕێکمان بوو، ئێستا بەدەیان و بە سەدان جۆری هاوڕێ پێیا بوو. ئیکە لەو هاوڕێیانە بریتە لە هاوڕێ ئەم شاشەیە نامۆبایلەکانمان کاتی وامانەکوژێ ماوەستا جارێ لە دوی شەوە خەبەرتە بێتەوە تەنجانی تۆ کاتی وامانەکوژێ وەختی وامان ئەبا بە خۆمان نازانی. بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ناتوانین خەتێکی ڕاست و چەپ بێنین بەس ئەم بابەتەیە. ئەم بابەتە ئەتوانین بە بابێکی تر بەکاری بێنین، بە شێوەیەکی تر بەکاری بێنین. بەڵام بەڕاستی کەسی خۆی ئەوێ بتوانێ ئەم دەستگایە ئەم مۆبایلە یا ئەرە ئامێرێکی تر یا هەر جۆرە باڵێن کەناڵێکی تر بە جوانی و بە چاکی بەکار بێنێ بۆی لە وەختەکەی نەبا، لە کاتەکەی نەبا، بگرە ئەو کاتە بکاتە سەرمایەکی باش بۆ ڕۆژی قیامەت. قورئانی پیرۆز کاتێ باسی گەنجێتیمان بۆ ئەکا لە کۆمەڵی سوورەت و لە کۆمەڵێک ئاەتە باسی کۆمەڵی گەنجمان بۆکە. بۆ نمونەیەشێک لەو ئاەت و سوورەتانە سوورەتی ئەلکەهفەکە خوای گەورە باسی کۆمەڵی خەڵکی مەزنمان بۆ ئەکا کە بەهاری تەمەنیان جوانی تەمەنی خۆیان بەخشی بەخوا، کە خوای گەورە لە سەرەتای سوورەتەکە ئەفەرمێ ئینەهم فتیەتون ئامەنوا بڕەبیهم وەزیدناهم هودا. ئەمانە کۆمەڵێک گەنج بوون، گەنجێتەکەی خۆیان فرۆش بەخوای گەورە، بۆیە چوونە قورئانەوە. بۆیە بۆ ئێمە تا ڕۆژی قیامەت سنەتە لە شەو ڕۆژانی جومعانە سوورەتی کەهف بخوێنین، چونکە گەنجێتەکەیان نابەخوا. هەر لە سوورەتی کەهفە سوبحان الله خوای گەورە باسی قۆناغەکانی تەمەنی ژیانی ئینسان ئەکا بە وەرزەکان، بە شەو ڕۆژ، بە باران بارین. بۆ نمونە ئەفەرمێ وەضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا. أفرمين نموني جياني الدنيا بگنجيتي وكو شوايا وكو باريني باراني قوايا ببوني أم بارانه وجا صوصبه دواتر جاكا بچون بلين شونما أكا دواتر زرد به دواتر باق ليه جا زردك أبا ڕێک ئەفەرمێ ژیانی ئێوە عینی ئەم باران و جا سەوز بوون و جا زرد بوون و فەئەسبەح هەشیمەوەیە. چۆن کاتێک کە ئێمە یینە ژیانەوە ئەوە بارانی ژیان ئێمە ڕوان بووینە مناڵێک، دوای مناڵبوونەکە ئەوەی کە معنی ئێمە قۆناغی مناڵی و تفولەمان تێپەڕان ئەبینە گەنجێک، ئەو گەنجێکی تر بەهاری تەمەنە، بەڵام بەهاری تەمەنەکە زۆر کورتە. خوای گەورە فەرمێ فەئەسبەح هەشیما تەذروه الرياح. دواتر ئەم جیا زەر دەبێ، واتە ئێمە پیر ئەبین بەرەو ئەرضە لە العمر ئەڕۆین، ئینجا ڕەشەبای مردنیە هەمومان ئەپێچێتەوە ئەبا. بۆیە زۆر گرنگە ئەزیزەکان ئێمە ژیانی گەنجێتی خۆمان چۆن بین بەخوا. لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ لا تزول قدم عبد حتى يسأل عن أربع. لە ڕۆژی قیامەتە ئینسان هەنگاو بە دوای هەنگاوانانی هەتا چوار پرسیاری لێ نەکرێ. یەکێک لە پرسیارەکان خوای گەورە پرسیاری مناڵی لێ ناکە و پرسیاری پیرێتیشت لێ ناکە. ئەی پرسیاری چیت لێکە؟ پرسیاری ئەو وەرزەت لێ ئەکا کە وەرزی گەنجێتی بووە. بۆیە گەنجێتەکەت ئەفەرمێ لە چیا سەرفت کرد؟ شەبابوکە فیما ئەفنا سەبعة یظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. یەکێک لەوانە شابون نشأ في عبادة الله. بۆیە مەسەلەی گەنجێتی مەسەلەیەکی زۆر گرنگە و هەرچی توانا و تاقە و حەز و خولیا و غەریزەی ئینسانە لەم قۆناغەیە دروست ئەبێ و لەم قۆناغەیە نەشونما ئەکا. بۆیە چۆن ئێمە لە ڕۆشتنی شەو ڕۆژێکا کە یەکسەرێت ئەڕوا، لە ڕۆشتنی وەرزەکانە یەکسەرێت و ئەڕوا،
تەمەنی گەنجێتیش یەت و ئەڕوا بۆیە زۆر گرنگە گەنجەکان بزانن لە تەمەنی گەنجێتیانە بەڕاستی چۆن گەنجێتەکان ئێن بخوا بۆیە قسەیەک هەیە زۆر جوانەکە ئەمە وتراوە ئەڵێ عیب بە ئینسان بەڕاستی گەنجێتەکەی با بە شەیتان بەڵام پیرێتەکەی با بەخوا ئاخە زۆر کەسێ بەڕاستی وایە گەنجێتەکەی ئەیا بە شەیتان مەسەرەن لە باڕ و لە شوێنی خراپ و لە شتی لە مالایعنی و لەم لاولای سەرفی ئەکا کە تڵپی تەڕیتیان نامێنێ کە هیچ شتێکی تیان نامێنێ ئەو جاخۆ من ناڵێمەوە ئیشێکی خراپە ئینسان لە هەر قۆناغێکی تەمەنیا بگەڕێتەوە هەر باشە هەر چاکە هەر خواوەری ئەگرێ چونکە خوا زۆر لەوە بە ڕەحمترەکە ئێمە ئیناسین بۆیە ئەفەرمێ وقل لعبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله چونکە إن الله يغفر الذنوب جميعا بەڵام ئەوە گرنگە ئینسان گەنجێتەکەی چۆن لە پیرێتەکەی ئا بخوا لە گەنجێتیشا گەنجێتەکەی با بخوا بۆیە بەر ئەو مژدە گەورانە بکەوێکە لە دەیان ئاەت و فەرمودا هەیە وەسە جوتیار ئێمە وەرزەکانمان هەیە وەرزی بەهار جاچینە هاوی هەروکو تەمەنی ئینسان وایە ئینسان تەمەنی بەهاری ئینسان گەنجێتەکەیەتی ئایا گەنجی زۆرە خایەنێ کورتە خایەنێت زوو ئینسانە و عمرە بەجێڵێت عمری گەنجێتی هەر زۆر زووتەوە بێ مامۆستا یعنی تەمەنێکی زۆر کورتە بەهارەکە چۆنە لە بەهارە ئای سەر کاتێکە زانی ژوبیا سەوزە لە پرتاوە سەر زەر دەبێ و ئەڕوا تەمەنی گەنجێتیش وایە زوو تەواوە بێ ئەساسەوەیە بە فیڕۆی نێنەوە تەمەنی گەنجێتیە هەم بۆ قیامەتی هەم بۆ دنیایی هەم بۆ قیامەتەکە لای خوای گەورەش ئەو تەمەنی گەنجێتیە زۆر پاداشی زۆرتر هەشتاعەتێکی تیا بکەی وەک لەوەی لە تەمەنی پیرێتێکا بیکەی هەم بۆ دنیایەتێکەش هەم لەبارەی زانست و خوێندنەوە هەم لەبارەی پیشە و شتێکەوە خۆتی تیا دامەزرێنی لە تەمەنی گەنجێتەکە هەمووی بۆکرێ لە تەمەنی پیرێتەکە و بۆ ناکرێت کە گەنجێتی ڕۆی تازە پەشیمان بوونەوەش دادێنایە وەسا جوتیار ئێستا ئێمە تەمەنی گەنجێتیمان تێپەڕاندووە یا مناڵی ئامۆژگاری چێ بۆ گەنجانی کە ئێستا بڵێن بۆ نمونەواز لە خوێندنە هێنن بەڕاستی سەتۆمان دووبووی بەدەست ژیانەوە بەدەست ئیش و کارەوە ئامۆژگاری تۆ چیە بۆ گەنجانی کە یا ناخوێن یا باش ناخوێن وەڵڵاهی قوربانە بێت بە قسەی دایک و باوکیان کەن و خوێندنەکە زۆر زەرورە و تەمەنی گەنجێتە هەم مێشکیان وەری ئەگرێ عیلم و شتەکە هەم برا بۆ پاشە ڕۆژی خۆیان زۆر بچاکە هەم لەباری وەکو پێمتی لە هەم لە خوێندنەکەشەوە هەم بۆ پیشەوەری شتی و ژینەکەش و هەم بۆ قیامەتەکەش هەموو لەو تەمەنی گەنجێتیایە هەمووی ئەوەی کە تۆ کۆیەکەیتەوانەیە هەم بۆ ئەو دنیا و هەم بۆ ئەم دنیاش هەیە غافڵە بێ ئاگایە لە دین ئامۆژگاری چێ بۆ گەنج قوربان بگەڕێنەوە سەر دینەکەی ئیسلام براواز لەم چاخان و کات کوشتن و هەمووی هەرڵێ گەنج هەمووی هەرڵێ هیچ ئیشم نیە هەرە ڕۆن کات دەکوژن کات بە فیڕۆیانەکە زۆر مشکیلێ دوایی پەشیمان بوونەوە دادیان نایە بە فیڕۆی نەیە ئەو کاتی گەنجێتیە بە فیڕۆی نەیەت و هەم بۆ خۆشی تاوانباری ژەوی بۆ ئەو دنیاشت و هەردانیشی هەر بە شتی ناڕبەجێ و هەم بەهینەوە بە کاتی بەسەری بەریت تەسەوڕەکەم کێشەگەلێکی ئەوەنە زۆر دروست بکات لە داهاتووە کە بڵێن بۆ نمونە وەزارەتی تەربیە یا تعلیمی عالی یا خود خوێندنە یا ئەکادیمیە بەرزەکان بەڕاستی ئەوانەی کە بەحث و لێکۆڵینەوەکەن بە جددی بچنە ئەم مەسەلەیەکە چۆن تەنزیمی ئەم شتە بکرێت چۆن پەروەردەی گەنج بکرێت چۆن بکرێت بە مەنهەجی خوێندن کە چۆن لە ژیان تا ئەمە چەندێک سوودی لێبینی و چەندێکیش لە زیانەکانی دووربی ئەگەر وا نەبێ بەڕاستی وانسە ئەو هەڕەمێکی ئێستا هەیە زۆر زەرری زۆر گەورە لە پاشە ڕۆژئادا ئێمە ڕەنگە نەتیجەکانیشی دەرکەوت بێم من نمونەی یەکێک لە ماوەسا و زانەکانی کوردستانی خۆمان قەدیم ژیا و لەلاتێکی کوردستانە ماوەسا هێنمەوە لەسەر ئەوی فەرمایشتی جەنابەکە ئەلە ڕۆژیان لەسەر بەردی دانیشت بوو زۆر بێتاقەت و پیاوێکی ئەهلی دێکە هات بۆ لای وتی ماوەساگیان ئەو بۆ هەبێتاقەتی بۆ ماتوەل و لەو بینم ومانە وەکو کێشەیەکی هەبێشتێکی هەبێتی وەڵڵاهی هەرچەند بیرەکەم و من خوا یەک زمان و یەک دڵیاوە پێم زیکری خوای پێەکەم خۆزگە حەودانە بۆیە فرێ هەموو زیکرەکان بکەوتمایە هەموو سنەتەکان بکەوتمایە ئەم ویجهە نەزەرە ماوەسەکە ئینسان خەمی زیکر خەمی قورئان خەمی دین خەمی قیامەتی ببێ بە خەمی زۆر گەورەی لەگەڵ ئەم لامۆبالیی کە ئێستا سائیدە و زاڵە بەسەر زۆربەی هەموومانە بەڕاستی چۆن ئەمە چارەسەر بکەین وەک حەزم کردی بەشێکێکەڵێتەوە بۆ نەزانینی گرنگی کاتەکەمە چونکە ئەگەر ئێمە لەو کاتە بزانین وەکو لەمایان نمونەی کاتیان هێناوە تۆ عمری خۆمانیان هێناتەوە بە قاڵبێ ساخۆڵ
ئەڵێ ئەو سەهۆڵە ئەوە هیتوێ لەو بەرخۆلا داینێ ئەبینی قەترە بە قەترە لە سەهۆڵەکە ئەتوێتەوە ئێمەش ڕۆژ لە دوای ڕۆژ چرکە بە چرکە لەو سعاتەکە ئەجۆڵێ سانیە بە سانیە سعات بە سعات لە تەمەنی ئێمە کەمە بێتەوە بەرەو قیامەتێکە ڕۆین بەرەو مەدنێکە ڕۆین بەرەو گۆڕێکە ڕۆین ئەوەی لەوێ ئیسیفادەی هەیە ئەوەی لەوێ قازانجی هەیە ئەوەیە کە لە کاتی دنیای ئێرا بە باشی سەرفمان کردی ئەو کاتانەیە یعنی ئەو کاتە لەوێ سوودمان پێ ئەگەێنێ کە لێرا سەرفمان کرد جا بۆیە بەڕاستی ئەمە گەڕێمەوە سەر هەمان ئەو خاڵێکە ئەڵێم نەزانینی قەدری کات هۆکارێکە بۆی ئاوا بەزای عەبرێ جەنابی مامۆستا من پێم خۆشە و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس بکەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە فەرمودەیەکی شینا باسی گەورەی و گرنگی کاتمان بۆ کە ئەفەرمێ اغتنم خمسا قبل خمس ئەفەرمێ پێنج شت هەیە بە هەلی بزانە بە دەستکەوتی گەورەی بزانە بە فرسەتێکی گەورەی بزانە چونکە دڵنیا بە تاسەر بۆت نامێنی دڵنیا بە تاسەر ئەو ئەم فرسەتە گەورەمان بۆ نامێنی یعنی یەکێک لەو دەستکەوتانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ گەنجێتی و لاوێتی ئەم تەمەنی گەنجێتیە ئەم تەمەنی لاوێتیە لە گەنجێتیە بتوانی عیبادەتێکی زۆر بکەیت بتوانی زادێکی باش کۆکەیتەوە بتوانی توێشوویەکی باش کۆکەیتەوە سەیری هاوڵانی دەوری پێغەمبەری خوا کە صلی الله علیه و سلم سەیری ئیمامەکان کە سەیری پێشەوایان کە سەیری سەرمەزهەبەکان کە سەیری و کەسانێکە کە خزمەتی گەوریان کردو بەم دینە سەیرەکەی قیمەی خزمەتەکان لە تەمەنی گەنجێتی و لاویایە لە تەمەنی گەنجێتی و لاویایە سم بە نمونە ئیمامی نەوەوی خۆی گەورە پلۆپایی لە بەهەشتا زیاتر و زیاترتر بەسکاتەوە لە تەمەنێکی گەنجیە چی کردووە ئەم پیاوە چۆن خوای گەورە وەسیلەی ئەم عیلمەی هێناوە ئەم پیاوەش کاتی خۆی هێنا سەرفی کرد لەم عیلمەیە ئێستا ئێمە دوای 1970 ساڵ ناوی ئەو زاتە هێنی لە خزمەت کتێبەکانیە ئەو کتێبانەی کە لە کاتی مبارەکی خۆیان بە زەحمەت بە شەونخوونی بە ناڕەحەتی بە فەقیری هەژاری برسێتی کاتی خۆی سەرف کردو لە نووسینی کتێبەکانیە ئێستا ئێمە یەن لە خزمەتی عیلمەکەی ئەوە بین لە خزمەتی ئەوەی ئەو کاتێ ئەوە بین کە ئەو تایە سەرفی کردەوە بەڕاستی جا بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە نرخی کاتمان زانی وەزانیشمان لە دواییە لە ڕۆژی قیامەتە خوا محاسەبەمانەکە لەسەری وەکو شاشەیەکە هێنێتە بە چاومە ئەم کاتە لە چیا سەرفەکەین یعنی دوایی پەشیمانیەک دوایی حەسرەتێک دوایی نەدامەتێک کە ڕوومان تێەکە وەکو خوای گەورە دیمانەکەیمان بۆ باسەکە ئەفەرمێ ئینسان لە ڕۆژی قیامەتە هاوارەکە رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت خوای بمگەڕەرەوە بۆ دنیا بە هەزاران هەزار گەنج و لاوەکانمان فرسەتی باش لە بەردەستیانایە کاتی باش لە بەردەستیانایە ئەتوانن لەو کاتە ئەو یا لەیتەمان لەبیر بێت پەشیمانیەمان لەبیر بێت و ئەو جوابەی پەروەردگاری عالەمیشمان بینە بە چاوی خۆمان کە ئەو کەسە هاوارە کاڵێ خوایە بەس بمگەڕەرەوە بۆ دنیا بەس یەک چاکە بکەم یەک سەجدە بەرم یەک سبحان الله بکەم یەک ئەلحەمدولله بکەم یەک خێر بکەم یەک سەدەقە بکەم یەک وشەی باش بڵێم لە بەرامبەر خوای گەورە پێ فەرمێ کەلا ئینەها کەلیمەة هو قائلها بە دڵنیاییەوە نایتەوە بە دڵنیاییەوە ناگەڕێیتەوە تەواو کۆتایی هاتووە جا بۆیە ئەبێ ئێمە ئیستیسماری ئەم کاتێ خۆمان بکەین ئەگەر ئیستیسماری کەین ئەوە بە دڵنیاییەوە خوا پاداشتێکمان پێەیە جەزایەکمان هەیەتەوە کە وەکو پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم فەرمێ فيها عين ما رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر باسی گەنجێتی ئەەکەین کە وەکو ئەم بەهارە هەرچەنەم بەهارەیە مساڵمان تۆزە باش بوو دوور و درێژ بوو بەڵام جاری وایە بەهار زۆر کورتە ینی سێرەکەی گیا لە کتوپڕێکا لە سەوزیوە گۆڕێ بۆ زەرتی و عمری بەسەرەچێ میوەکان زوو هەڵەوەرێ و نامێنێ ئایا عمری گەنجێتی لای تۆ چیە گەیەنێ گەنجێتی زووە ڕوات درەنگە ڕوا بەناوی خوای گەورە میهرەبان گەنجێتی یەکەم نیعمەت ئەوەیە کە خوای گەورە داوێتی خوای گەورە مرۆڤی خەڵق کردووە لە نەبوون و هێناوێت هێبوون ئەمە گەورەترین نیعمەتە
لەناو ئەم بوون لە بوونی تەواوی مرۆڤ گەورەترین نیعمەتی ژیانی گەبریتە و تەمەنە کە پێوترێ گەنجێتی لە وڵاتی ئێمە تقریبان لە 20ەوە دەست پێکا لە چلا کۆتاییە گەنجێتی بەڵام بەداخەوە ئێستا گەنجەکانمان هەر گەنجێتی نازانن چییە مانای گەنجبوون نازانن چییە پێیان وایە گەنجێتی ئەو کەمە ڕەفاهیەتە ژیانەیە کە هەیەە هیچ شتێکی تر لە گەنجێتیا نابینەوە گەنج هەر لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئوسامەی کوڕی زەید یەکێکە لە نمونە جوانەکانمان لە تەمەنی 16 ساڵیە قیادەی فیرقەیەکی بەقۆتی کردووە بەڵام بەداخەوە گەنجی ئێستامان تەمەنی زیاتر لە 20 ساڵیشە هیچ نازانێ ئەمەش مەوەکو خۆم کە ئەوەی کەلەی تێگەیشت بم هۆکاری نەخوێندنەوەیانە هیچ ناخوێندنەوە حەقەت کە سەریان داژن بەسەر ئەو مۆبایلەیە ئیتر ڕۆژگاریان لێ ئەڕوا شەوگاریان لێ ئەڕوابێەوەی بە ئاگا بێنەوە لەکوێن چی ئەکەن خەریکی چین لەبەرەوە گەنجی ئێستا بڵم لە تەمەنەکە فەرقی نییە بەڵام لە عەقڵەکە زۆر جیاوازە لە تەمەنەکە هەمان تەمەن پێوترێ گەنجێتی بەڵام لە عەقڵەکە بەداخەو گەنجی ئێستا زۆر نەک پیر نییە بەڵکو هەر مناڵیش نییە ئەی نازانی بیت وەسفی چی وەسفێکی بکەی بەو گەنجانی کە ئەو بۆ جۆرن بەداخەوە زۆری نەشن بەداخە ئەوەی کە بەو جۆرە گەنجەن زۆری نەن ئێمەش وەکو موسڵمان هەستەکەم کەم تەرخێمیمان کردووە بۆ ئەوەی گەنجە باشەکان زۆری نەبوون ئەوای ئێمە هەوڵمان وایە گەنجە باشەکان زۆری نەبن نەک ئەو گەنجە خەواڵوەی کە ئێستا هەیە پێم وایە غەڵەتەکە یان کەم تەرخەمێکە لە ئێمەوە بێت کاک عەزەدین ینی سە بە تایبەتی باسی مۆبایلشە کرد ینی یەکێک لەو زیانانەی کە عمری ئینسان بەهەدەر دەبات ینی جار وایە کەسێک گەنجێکە 6 سەعات 10 سەعات لەسەر مۆبایلەکە ئەکرێ ئیشی زۆر باشی تیا بکات زیانی زۆر لیاوی بەتەکید هەموو ئالێتێکە هاتۆتە ئەم وڵاتەوە یان هەموو ئالەتیش پێشکەوتوکە لە وڵاتەیە هەیە سەرەتا بە سوودی بۆ ئامانجێک دروست بۆ سوودگەیاندنە بە مرۆڤ ئەوەی کە لێرەش هەیە بەتەکید شتی باشی تایە ئەگەر باش بەکاری بێنن بەڵام ئەو بۆ نمونە هەر باش بەکارهێنانی مۆبایل بۆ نە کتێبێکی تیا خوێنیتەوە لە PDF لە شتێکا کتێبێک لە مۆبایلەکە خوێنیتەوە هەمان کتێب لەسەر پەڕەکە بیخوێنەوە تۆ زیاتر چێژی لێ ئەبینی ئەکرێت بە دوو شێواز قسە لەسەر قۆناغی گەنجێتی بکەین ئەکرێت قۆناغیشان لە ڕووی تەمەنەوەیە لە ڕووی عەدەدی ساڵەوەیە قۆناغیشان لە ڕووی معنەوەیە باشە لە ڕووی معنەوەیە ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین زۆرتر لە ڕووی عەدەدی ساڵ و تەمەنی چەندێکە و چەند ساڵ و ئەمەیە بەڵام ئەگەر ئەمە قسەیەکی وردە ئەگەر ئینسان لە تەمەنی گەنجێتیە خۆی بابەخوا باوەڕت بێ گەنجێتەکەی قەت پیر نابێ گەنجێتەکەی قەت پیر نابێ بۆیە مەرج نییە هەموو گەنج بێ و مەرجیش نییە هەموو پیرێک پیر بێ ئەو پیرە گەنجە کە تەمەنی خۆی یاوە بەخوا و تەمەنی گەنجێتەکەی فرۆشتۆ بەخوا هەر بە گەنجی ئەمێنێتەوە وەک ئەم سۆپەرەی کە جەنابە باسی کرد یعنی ئەم سۆپەرانە یعنی مۆدیلیان تیا مۆدیلی 82 تا ئێستا تقریبا 4 ساڵەکە ئەم ڕسمانە بەڵێ 44 ساڵ تەمەنێتی لە ئێستاشە بەقەی سیارەیەکی 2026 مواسەفاتی تایە بەقەی 2026 ئەتوانێت لە جادەیە ڕێبکە بەقەی 2026 ئەتوانێت متعە باتێ لەزەتێ باتێ وەنیە سیارەشمان هەیە مۆدیلی 2026 من لەم بەردووکانی خۆمەوە ئەیبینم بە کرینێک ئەیبن بۆ لای وەستایەک هێشتا دەردی کابراڵە چلەی نەچۆپەچی کەوتووە باوەڕتان بێ زۆر گەنجیشەیە هەر بە گەنجی پیرە یعنی گونا حەپێ بۆ ترێ گەنج بۆ چونکە گەنجێتەکەی لە شتێکا سرف ئەکا کە هیچ ئیسیفادەیەشی لێ ناکە نەبۆ دنیای نەبۆ قیامەتی تەنها فرۆشتنی وەقفکردنی ئەو تەمەنەتە بۆ خوا وەقفکردنی ئەو تەمەنەیە بۆ خوا ئەمە زۆر گرنگە یعنی بڕۆ چیرۆشی ئیسماعیل سەلامی خوای لێبێ کە تا ڕۆژی قیامەت ئێمە هەر چیرۆشی ئیسماعیل و شعائیری قوربانی ئەڵینەوە نیە بۆچی ئیسماعیل بوو لەبەرەوەی گەنجێتەکە یا بەخوا بۆ ئیبراهیم بوو لەبەر ئەوەی بە گەنجێک بوو بە تاقی تەنیا ڕۆشتە معبەدێکی زۆر گەورەوە هەموو بتەکانی ئەو سەردەمەی شکان بۆچی ئەسحاب الکەهف گەورە بوو لەبەر ئەوەی کە ئەوەی کرد بۆچی سەحابی پێغەمبەر گەورە بوون تا ڕۆژی قیامەت ناویان هەر خالیدە هەر نەمرە لەبەرەوەی گەنجێتەکەیان نابەخوا ئێمەش بەڕاستی ئەگەر بمانەوێ یعنی نمونەیەکی زۆر سادە من یەکێکم لە عاشقە زۆر سەختەکانی منشاوی 49 ساڵ تەمەنی بووە ئاخر 49 ساڵ یعنی ئەم پیاوە لە ماوەی 49 ساڵە بەقەدەر 1000 کەس قورئانی خوێنووە یعنی 1000 قاری بێنە بەقەی منشای قورئانیان نەخوێنووە بۆ ئەم پیاوە گەورەیە بۆ ئێستا 8 ملیار نەفەر لەسەر زەویە هەر 8 ملیارەکە کۆکەرەوە ناتوانن یەک ئاەت و سوورەتی منشای بخوێنن بۆ چونکە ئەم پیاوە لە 7 ساڵی و لە 10 ساڵیە هەموو قورئانی لەبەر کردووە قۆناغی تەمەنی فرۆش بەخوا
هەتا ڕۆژی قیامەت هەتا نفخی سوورمان شاویە لەبەرەوەی ئێمە ئەگەر بمانەیە بۆ پرسیارەکەی بەڕێزت بە نەمری بمێنینەوە یعنی لە دوای مردنیشمان هەر نەمر بین هەر گەورە بین ئەبێ گەنجێتەکەمان بین بخوا بۆیە لێراش قسەیەکی تر ئەەکەم مەرج نییە هەموو زیندوویەک مردوو بێ و هەموو مردوویەکیش زیندوو بێ ئێستا زۆر مردومانەیە هەر زیینووە سەیری ئەم ئیمامە بەڕێزانە کە سەیرم سەحابە بەرزانە کە سەیری ئەم هەموو پیاوە گەورەیە بکە ڕاستە ڕەنگە هەیەە 1000 ساڵە وفاتی کردووە بەڵام هێشتا هەر ئیستیدلال بە قسەکانیان و بە فتواکانیان و بە ئەخلاقیان و بە ئاکاریان ئەهێنرێتەوە و خەڵکیشمان هەیە ئێستا وەکو حاڵ زیندووە وەکو من و تۆ قسە ئەکا ئەخوا ئەگەڕێ ژیان ئەکا ژن ئەهێنێ شوو ئەکا هەتا بەڵام مردووە لە دنیای واقعە ئەرزشەکین یعنی بوون و نەبوون یەکسانە بەیەک بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت زیندوویەکی زیندوو بین و لە دوای مردنیشمان مردوویەکی زیندوو بین ئەبێ بەڕاستی گەنجێتەکەمان بین بەخوای گەورە گەنجێتی ئەوسای ئێوە چۆن بوو؟ گەنجێتی ئێمە خۆش بوو تەواحی تیانە بوو خاینە لە بەینا نەبوو دراوسێتی خۆش بوو دراوسێتی ئازاد بوو هەر شەوێ لە ماڵە دانیشتین ئەتانی وەشە و قسەی خۆشمانە کرد گۆرانیمانە گوت و کەس دڵی پاک هەمووی دڵی پاک بوو لە حەنایەک وەکو ئیشتە نەبوو تێگەی ئیمجارە ڕوو لەخوا بووین لەخوا بە زیابی کەس و کاری باشمان هەبوو ئیمجارە ئەروانەمان سەر کردووە ئیمجارشکول لەخوا بە زیابە لە مناڵیمە هەر نوێژم کردووە هەر تەعاتم کردووە و ماڵی کەسم نەخواردووە و چاوم لە ماڵی کەس نییە و چاوم لە قەسر و قەڵا نییە و چاوم لە ڕەحمی خوایە زۆر ڕوا گەنجێتی زۆر ڕات وەڵای ئیشتێ زۆر ڕوە ئیشتێ خۆشی تیان نەماوە تەماح ئەو عالەمەی شێت کردووە کەسایەتی نەماوە دۆسایەتی نەماوە هەر پارە و پارە و پارە و پارە و سەرۆکی باشمان نییە و ئەوە کوردیەکەی دەتۆ بە گەنجەکانی شەمساوە ئەوسا خەریکی چییە بوون بەچی سەرقاڵە بوون ئەچون بۆ مزگەوت ئاچوین بۆ مزگەوت مەلای باشمانە بۆ توانەی بڕێ و هەرزێ بکەم هەیەکێت ئەچوو بەلای کاسپی خۆی ئەچوو بۆ درەوە چوو بۆ زەرعاتکردن هەروانە بووی تر وەکوی شتێ نەبوو عمری بەچی سەرف کرد باوکە ئەو باس کرد وەڵای باوکی من بەس بە کەسابەتی عمری چەند دەستی خۆی 130 ساڵ 130 حاجی ساڵحی شەمساوە تێگەی بەڵێ ئەمجارە بۆ سێتی کرد بنبەرەوە ئەی محەڕەمە بۆ دیو خوای تەعالا کارێکی کرد ئەو شەوەی بازیان گیرا سلێمانی گیراویش ئەمری خوای کرد بە حڕێتی بنمانەوە شەمساوە ئەرە بەخوا عیبادەتی چۆن بوو عیبادەت چاوی لە ماڵی کەس نەبوو ئەوی ڕۆڵە دینارێکی کەسم نەخواردووە دینارێکی خەسیشم لانێ لەخوا بە زیابی ئەرە بەخوا ئێمە ئاوامان سەر بکرم مەڕداریمانە کردن کەسابەتی فەلاعەتیمانە کردن ئەوانەمانە تر تۆ پەنا بەخوا پەنا بەخوا پەنا هەر بەخواگری پەنا هەر بەخواگری چیتان چۆن سەرف کردەوە وەڵا گەنجێتی ئێمە وەکو گەنجی ئێستا نەبووە چۆن یعنی جارە پێش هەموو شتێ ڕیزی زەلامان گرتووە ئێستا من نیم زەلام هەبووە باوکی نانخۆنی باوکی من بووە گاڵتەم پێکا کوڕەکەی ئەیگو جفام خاڵە هەمم پڕکە لە مێوت و هیچم نە ئێستا گاڵتە بەم نەک ئێمە ئەو وەختێکە لە یەکی تۆکمنا لەبەری هەڵەسای سەڵان نەکە ڕیزمان لێگە ئێستا ئەوە نەماوە من یەک ئامۆژگاریان ئەەکەم بەس خۆزگە ئەم شتەی من بە عەمەلی ئەڕۆن بیکەن بە عەمەلی نەک بە نەزەری و بە قسە بەس بچن سەردانی سەر کێلی قەبرەکان کەن سەر قەبرستانەکان کە هەمومانەگەر ساڵی جارێکیش بێ ڕێمانەکەوێتە سەر قەبران خۆشەویستێکمانە ئازیزێکمانە لەگەڵ یاچین تەشیعی جەنازەکەین بەس بچن سەر بەرواری سەر کێلی قەبرەکان بخوێننەوە سەر قەبرانەکان پڕێتی لەو گەنجانەی ژێر ئەو کێلە ژێر ئەو قەبرە پڕێتی لەو گەنجانەی کە خۆیان هەڵگرتە بوو بۆ پیری بگەڕێنەوە بەڵام فریانەکەوتن بە گەنجی مردن فریانەکەوتن ئەو ئامۆژگاریان بۆیان هەیە مردن کات و ساتی نییە مردن گەنج و پیر ناناسێ مردن لەش ساغ و نەخۆش ناناسێ مردن چۆن بڵێ دەسەڵاتدار و بێدەسەڵات ناناسێ لە هەر لەحزەیەکە پەروەردگار ناوی تۆی خوێندەوە ئەبێ بمریت ئینجر گەنجی مناڵی پیری نەخۆشی لەش ساغی دەسەڵاتداری بێدەسەڵاتی پێش ئەوەی
پێش ئەوەی بۆ گەنجەکانم قسە زۆر گرنگە پێش ئەوەی بە مردووی بتبەنە مزگەوت خۆت بە زیندوی بڕۆ پێش ئەوەی بە کۆڵ بتبەن بۆ مزگەوت بە قاچەکانی خۆت بڕۆ پێش ئەوەی نوێژت لەسەرکەن خۆت بڕۆ نوێشکە چونکە 1 ملیۆن تەڵقینەکەن و 1 ملیۆن خەڵک بێ نوێژت لەسەرکە 1 ڕکات نوێژی زیندوێتی و گەنجێتیت ناهێنێ من باوکم بە ڕەحمەت بێ تەمەنی 78 ساڵ بوو بڵین لە هەمومان گەورەتر بوو لە ماڵا لە دایکیشم گەورەتر بوو ئەم برایشمان بە ڕەحمەت بێ دەرونی برام لە هەمومان پشکۆلەتر بوو قەدەری خوا عنێمە هەر بۆی خوا بە واقع تێمانگەیەنێ بڵێ مردن بە گەورە و پشکۆلەیی نییە دەرونی برام پێش باوکم عەمری خوای کرد ینی باوکم حازری جەنازەکەی بوو حازری نوێژکردنەکەی بوو حازری سەرقەبرانەکەی بوو هەموو 4 مانگیان بین بوو یعنی ئەمە تێت ئەگەیەنێ بەڕاستی تێت ئەگەیەنێ کە مردن کات و ساتی نییە مردن گەورە و بچووکی نازانێ مردن لەش ساغ و نەخۆش من نەخۆشی وا ناسم 20 ساڵە لەسەر جێگایە باشە خەڵکی واشت بۆ هێنم مدەڕیبی مەلە بووە لا ئەسنای مەلەکردنەکەەوە وفاتی کردووە جەڵدە لە یاوە یعنی مدەڕیبی مەلە و جەڵدە دەردی کابراڵێک و جا مەرحەبا وەنیە لەبەر ئەوە ئەزیزەکان یعنی شتێک هەیە زۆر گرنگە ئێمە مردن وابەستە نەکەین بە ئەسبابەوە ئەسباب جاری وایە ئەبێتە هۆکاری مردنی کەسەکە جاری واشە تۆ بەبێ هیچ ئەسبابێک ئەمری بەبێ هیچ ئەسبابی ئەگەڕێیتەوە بەڵێ لە ماڵی خۆمانە بزەبێت دەرونی بران بە ڕەحمەت بێ کە لە هەمومان پشکۆلەتر بوو لە پێش باوکم وفاتی کرد و باوکم 78 ساڵ بوو لە دوای وفاتی کرد کە ئەمەش ئەوەمان تێگەێنێ بەڕاستی مردن کات و ساتی نییە ئێستا هەیە هەر لە قۆناغی مەسەلەن سەرەتا ئەمرجا من مامۆستای بەڕێز ینی تەشبیهێکی ژیانم کردووە ژیانی ئینسان وەکو پەرداخێک ئاوایە ئەم پەرداخە ئاوە سەفەریانە کە سەریشی کەپسی هەیە کاتی ئینسان لە دایک ئەبێ خوای گەورە کونێکە کاتە بنی ئەم پەرداخە وردە قەترەکان یەتە خوارەوە دروستە قەترەکان یەتە خوارەوە هەیە هیچی تیان نیە لەسکی دایکی ئەمرێ هەیە هیچی تیانێ لەسکی دایکی ئەمرێ و هەزاران شتیوامان بینیوە هەیە ڕوبعێکی تایە ڕەنگە لە 10 ساڵیا بمرێ هەیە نیوەی تیا لە 50 ئەمرێ هەیە مەسەلەن 3 ڕوبعی تیا لە 75 ئەمرێ هەیە پڕە لە سەدا لە سەر و سەدا ئەمرێ بەڵام قسەکە لە ئەنجامە ئەوەیە ئەوەی هیچی تیانی و ئەوەشی فو لە هەرەمرێ وەنیە هەشە قۆناغی مەسەلەن پیری نابینێ هەیە قۆناغی مەسەلەن کامڵبوون نامینێ هەیە مەسەلەن هەل لە مناڵیە ینی تەمەنی 20 ساڵی و 15 ساڵی خۆی نابینێ و فادەکە لەبەرەوە مردن شتێک نییە بەڕاستی ئێمە وابەستێکین بە تەمەنەوە تەسەوری و ئاەتەکە قورئان ئەفەرمێ ئەوەی کە ئەمرێ بەڵام هیچی بۆ ئەو لە حاضر نەکردووە ئەم قسەکە قورئان ئەفەرمێ خوای گەورە فەرمێ قال ربي ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت كلا ئەفەرمێ خوای گەورە لەسەر زمانی ئەو کەسەوە کە هیچی حاضر نەکردووە ئەڵێ خخوای میجێڕەوە بۆچی بۆی کاری چاکەکەم کاتە فەلسفە لە ژیانە کاری چاکەی عملی صالحە لعلی ئەعمل صالح ئیتر ئەعمالی صالح هەموو شتێکی باش ئەگرێتەوە خواژە فەرمێ کەلا چۆن چەند بێمەعناییە لە دوای ئیمتیحان مامۆستا تەشبیه نەبێ وەرەقەی ئیمتیحانەکە باتەوە بە قوتابێکە بڵێ ها ئەوەی نەوزانیوە جوابە چەند بێمەعناییە ئەوەندەش بێمەعناییە لە دوای مردن خوای گەورە کەسێ بگێڕێتەوە لە کاتێکا تۆ فرسەتێکی زۆری یاوی لە کاتێکا تۆ تەمەنێکی زۆری یاوی گەنجێتی یاوێتی عەقڵ یاویتێ ئەم هەموو ناسیح و ئەم هەموو خەڵکە باشەی بۆ نردووی کە بڵێ کاکە ئەمە ڕێگەی خراپە ئەمە ڕێگەی باشە ئەمە ڕێگەی چەوتە ئەمە ڕێگەی ڕاستە چەند بێمەعناییە ئەمە وشەومە بێمەعناییە لەبەرەوە فەلسفە لە ژیانە کاری چاکەیە چکە ئێمە بەڕاستی ڕاگوزەرین ئێمە لە مەمەڕێکە ئاڕۆین ئێمە لە مەقەڕا ناژین مەقەڕەوەی تیامێنیتەوە مەمەڕەوەی پیا تێپەڕی ئێمە بەڕاستی لە مەمەڕین یعنی ئەڕۆین تێپەڕین چۆن ئێستا من و جەنابەت ئەچین بۆ سەیرانشین بۆ خۆشترین شوێن بەڵام لە ئەنجامە ئێوارە بنەوبارگە ئەپێچینەوەینەوە بۆ ماڵەوە چکە ئەوەی شوێنی تامانەوەکەی ماڵەوەیە ئەو سەیرانە خۆشە نییە کە بۆی چوین ژیانیش ئەگەر تەشبیهیکەی ڕێک سەیرانگایەکە هەیە ئەچێ لەو سەیرانگایە کەمێک لەزت ئەبینێ هەشە تووشی ناڕەحەتی و زەحمەت ئەبێ بەڵام لە ئەنجامە هەمووی ئەبێ بگەڕێتەوە بۆ ماڵەکە و ماڵە ئەسڵەکەی ئینسان بریتە لە قیامەت چونکە خوای گەورە ئەفەرمێ کاتێک کافر لە قیامەتە ئەیا بەڕانی خۆیان ئەڵێ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی یعنی کە ئەمە حەیات نەبوو ئەوێ حەیاتە خۆزگە ئەم حەیاتم پێشخستایە ئەم ژیانم پێشخستایە هەموو شتێک ستۆپی هەیە یعنی هەر سیارە سیاری ستۆپی نەبێت چیە کارەسا دەنێتەوە وەنیە مثلا تەمەەن ستۆپی نەبێ ژیان نامێنێت لەسەر زەویە خەلق المەوتە ئینجاوە الحەیاتە وەنیە ئەبێ هەموو شتێ ستۆپی هەبێ هەر بەڕێزت خۆت لە بوارە پزیشکەکەی وەرە ئینسان ئەگەر بەردەوام هەر گەشە بکات چی لێیە نابێ گەشە بکە وەنیا بێ لە شوێنێکا بۆستێ ژیانیش لە شوێنێکا بێ ستۆپ بکە گەنجێتی و ژیانمان باش بوو لە ڕووی خواناسیەوە لە ڕووی دەستکەوتی ئیمانیەوە شپرزەی لە پیریا ڕوومان تێ ناکە پیرێکی جوانیشە بینە سەر
يعني ئەوانەی کە بە گەنجی ساڵح بوون هەر چۆن لە ژێر عەرشی خۆیان لە قیامەتە دەی پریشکیەمە عەرشەش لە دنیا هەر بەریانەکەی بەخوا پیرێکی زۆر جوانە بەلەسەر زۆر عاقبەت خێر زۆر پاک حتا زۆر دوور لە خەم و خەفەت ئەو کە ئابەیی کە زۆر جار کەسێکە گرێ کەشپەرزە ئەبێ لە ئەخیرا والله عەلەم بەشێکی ڕەنگە عەلاقەی بەوە بێ کە گەنجێتێکی باش نەبووە یاخود نەیتوانیوە ئەسەفی زۆر زۆری ئەوەی هەیە جاروە هەیە هەست هەر خۆشی نازانێ ئەسەفەکەی هیچیە دەرک ناکا بەس دەرکاتە معنەویەکەەوە دەرەخاکە بەڕاستی لە شاشەی تەمەنی گەنجێتیا خەساری کردو گەنجێتی خەسار کردو لەبەرەوە تووشی بێتاقەتێکی زۆریەکە لە پیرە پیرە جوان و ساڵحەکانمان کە وەختێ ناوچاوی نورانیان نەبینیت یا حرەکەتی دەست و تەسبیحاتیان نەبینی دڵی پڕ لە جۆشی ئیمانیان نەبینیت ئەمە ماوەسە بە ئاسانی دروست نابێگە لە کوورەی گەنجێتیا جوان جوان نەسووتا بێت زۆر جوان گومانێتیانێ خول بە گومانێتیانێ من نمونە زۆرە لەو بارەوە بەڵێ جنابیش لە هەر پێت خۆشە نمونەی باس کرد ڕاستەکە خسمەتان باپیرم باوکی دایکم بەڵێ بە ڕەحمەت بێ خوای گەورە غەرقی ڕەحمەتی کە ئامین نزیکی 100 ساڵی عمری کرد ماشاءالله باوەڕ بفەرمە قوربان یعنی تەمەنی زۆر زۆر بوو مزگەوتەکەی زۆر لیانە دوور ئەم پیاوە 5 فەرز ئەچوو بۆ مزگەوت الله بەو تەمەنەوە بەو تەمەنەوە جا قیسە و بەسەرهاتێکی گەنجی هەیە تەسەورەکەم هەر خوای گەورە لەو گەنجێتیە ئەو پیاوە خۆی پاراستووە لە تاوانێکی گەورە سبحان الله خوای گەورە تووشی ئەو عاقبەت خێری کرد تووشی ئەو جوانەی کرد بەڵێ کاتی خۆی لەگەڵ کوڕێکی ڕەفیقی ئاچن گەنج بوون هەردووکیان ئەچن بۆ کاسبی بۆ گەڵانەوە ئەنە شەویە بەسەریانە تەقیەن لە دەرگای ماڵێک ئەچنە ژوورە لە ماڵەکە سێکن ئەفرەتێکی تایە ئیتر ئەڵێن کوا پیاوەکەت ئەڵێ تۆزێکی تر پیاوەکەم دێتەوە ئیتر ئەو کاتێش ئافرەتەکە لە زوو ماریفەتێکی باشی نواندوێ لەگەڵیانە و ئیتر کاتی خەویت ئەڵێ پیاوەکەم ئێستەیەتەوە و دوو جێگە ئالێوان ڕائەخا و جێگەیەکی تیژ لەولاوە و ئیتر بە باپیرم ئەڵێ ینی ئەڵێ بێ ئەم شەو ئەو جێگە هی من و تۆی ئێوەش ئەڵێ بیکە بە خاتری خوا و ئەڵێ ئەگەر ئیشی وام لەگەڵا نەکەی دڵنیا بێسە ئەم لادێ یەن مەسەر ئیتر زۆر ڕجای لێکا زۆر تکای لێکا دنیا سادە باپیرم لێتە دەرەوە ڕاکە لەو ماڵە حتى بەیانی باران لێیە حتى بەیانی لەو دەرەوە بی ئەم جۆرە خۆلادانانە لە گوناه لە کاتی گەنجێتیە دڵنیا بە پیرێکی جوانی و لەگەڵای ئەشکەوتا بوو بێت ماوەسا ئەوکو ئەشکەوتی سێ گەنجەکە کە چونە ناو ئەشکەوتەکە بەردەکەی خواحسەکە فەرمەکە دەرگاکەی پێگرتن یعنی ئەمە بەردەوام دووبارە بێتەوە لە ژیانی موسڵمانان عجیبە خول بە یعنی زۆر عجیبە بۆیە بەڕاستی ئێمە ئەبێت لە کاتی گەنجی و لایەتیمانە خۆی حەقە وا بیر بکەینەوە کە ئێمە ناکەین بە تەمەنی پیری یعنی نابێ ئێمە طول ئەمەلمانە بێ بڵێن ئێمە ئەگەینە پیری وەکو ئیمامی عومەرە فەرمێ وا عیبادەت بکە کە ئەمە ئاخر نوێشتە وا نوێژ بکە وا عیبادەت بکە کە ئەمە ئاخر فرسەتە لە بەردەمدا ئیتر تۆ کۆتایی پێ هاتووە من هەموو ساڵێ لە ڕەمەزانە بیری خۆمە بیری ئەو خەڵکەوە ئەو برا خۆشەویستان و خۆشکە بەڕێزانەیە خەمەوە ئەڵێم وای دانێمە ئاخر ڕەمەزانی تۆی بە دڵنیاییشەوە بۆ کۆمەڵێکمان هەر ئاخر ڕەمەزان هەر ئاخر ڕەمەزان ناگەینەوە بە ڕەمەزانێکی تر جا بۆیە بەڕاستی ئێمەش لە گەنجێتیە لەو تەمەنی گەنجێتیە وای دانێ ئەمە ئاخر تۆ ناگەی بە پیرێتی تا بڵێ وەڵام من لە پیریا عیبادەتەکەم لە پیریا تەخواکەم لە پیریا مەسەلەن نوێژەکەم لە پیریا چون بۆ جەماعەت ئەمانە جا بۆیە بەڕاستی جنای مامۆستا حەق وایە ئێمە زۆر ئاگامان لە کاتی خۆمان چونکە کات ئەو دەستکەوتە گەورەیە ئەو نیعمەتە گەورەیە خوا چەندێک سوێنی پێخوادووە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن حسابی بۆ کردووە و زانایانی ئێمە چۆن لەگەڵ کاتا ژیاون لەگەڵ تەمەنا ژیاون یعنی لە ئەو تەمەنەی خۆی بەخشیوە خوای گەورەیش پێی بەخشیوە خوای گەورەیش قبوڵی پێبەخشیوە من زۆر جار ئەو نمونەی ئیمامی نەوەوی لە بەچای خۆم مەگرم یعنی تەماشایەکەم تەمان کتێب زۆر نووسراوە لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەربعینیاتیش زۆر نووسراوە یعنی هەر چەندەها عالم هەیە هەر چل حەدیسی کۆ کردوێتەوە و ناوی لێ ناو ئەربعینی فڵان کەس بەڵام تەماشای ئەربعینی نەوەوی ئیمام نەووی وەڵێ چەند جوانە یعنی تۆ دیقەتی بە
قبولێکی وەرگتووە لای ذاتی حەق تەعالاوە سبحان الله. ئەبینی لە هەموو عالەمی ئیسلامیە بە کوردی بە عەرەبی بە ئینگلیسی بە تورکی بە فارسی بە هەرچی زبانەیە ئەخوێنرێ لە دەیان و سەدان و هەزاران جامیعە و مەداریسە ئەم کتێبە ئەخوێنرێ جوان هەرو ئەربعینێ ماوەسە بوو بە ئەربعینی عمریشی عینی عمری ماوەسە یعنی تۆ دیقەتی بە ماوەسە ئەبێ سڕێک لە پشتی ئەم کتێبەوە بێ جوانە سڕ و نهێنیەکەیشی ئەگەڕێتەوە بۆی ئەم پیاوە لە عمرێکی کەمە زانی بەکاری بێنی بە ئیخلاص زانی بە ئیخلاسەوە ئەم تەمەنە بەکاربێنی جوان زانی ئەم تەمەنە لە چیە بەکاربێنی ئەخ زۆر گرنگە ئینسان بزانێ خۆ تەمەن هەرە ڕوە بەس بزانی لە چیە بەکاری بێنی یەکێک لەو شتانەی کە عمر گەورە ئەکا و فراوانێکا و درێژێکاتەوە دیکە لە سەدەقەی جاریە جوان جا ئەگەر ئێمە توانیمان لە تەمەنی خۆمانە سەدەقەیەکی جاریە بنێرین بۆ لای خوای گەورە بە دڵنیاییەوە خوای گەورە تەمەنەکە فراوانەکە انشاءالله لە دوای چەندەها ساڵیش ئەو کەسە هەر خێر و سەدەقاتی بۆ انشاءالله. مەوەسەگیان ئێمە زۆر جنابمان حەزێتدا دەستخۆشی زۆرمان هەیە بوو جنابەت خۆی گەورە پایدارتان کات گەشتێکتان مەبێ لە کۆتاییە بیفەرمون. والله سپاسی جنابتانەکەم و داواشەکەم لە خوای گەورە ئەم تەمەنەی کە ماوانە خوای گەورە بەخێر بەسەرمان دابی بە ئینشاءالله مۆری عاقبەت خێری لێبە مۆری عاقبەت خێری لێبە ئینشاءالله و دڵەکانمان بە نوری قورئان منەوەرکە ئینشاءالله تعالی قورئان بکاتە بەهاری دڵەکانمان بکاتە نوری چاوەکانمان بکاتە ڕێگە ڕۆشنکەرەوەی دنیا و قیامەتمان جوانترین جەزا و باشترین پاداشتی ئێوە و ئەم برا خۆشەویستانیش باشە زۆر سوپاسانەکەی دەستخۆشی زۆرمان لە کۆتاییە بۆ ماوەسای ئازوو خۆشەویستمان جەنابی مامۆستا بەلا ئەحمەدی ڕۆژبەیانی بۆ یەوەی ئازوو خۆشەویست و بینەرانی ئەم بەرنامەی شیرین چاو و سەرجەم بەرنامەکانمان تا بێگەشتنەوەی تر بەخۆی گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان لقل السلام.